بسم الله به نستعين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستەکانم السلام عليكم ورحمة الله وبركاته خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەنسکی ئەوین دێمەوە خزمەتی ئەوەی خۆشەویست ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خەلیفایەتی خۆیدا لە یەک لە ڕۆژەکاندا پرسیارێکی لە ئامادەبووان کرد فەرمووی من ئەشجع الناس کێ ئازاترینی مرۆڤەکانە هەموویان وتیان ئازاترین کەس تۆی فەرمووی نەخێر ئازایی مرۆڤ لە وەشاندنی ڕم و شمشێردا دەرناکەوێت وتیان قوربانتایە سەوا گومانمان بردووە کە ئازاترین کەس لە گۆڕەپانی جەنگدا دەردەکەوێت فەرمووی نەخێر قال ئەشجع الناس ئەبا بەکر فەرمووی ئازاترین کەس ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتیان چۆن فەرمووی سوێن بەخوای پەروەردگار لە سەردەمی بانگەوازی مەکیدا کەوکات من تەمەنم 11 ساڵان بوو لە نزیک حەرەمی مەککە بووم کەعبەی شەریف بووم پێغەمبەری ئاعز عەلەیه الصەلاة وەسسەلام خەریکی بەندایەتی و دوعا و پاڕانەوە بوو لە خزمەتی خوادا ئالەو کاتەدا هاوبەش پەیداکەران عوقبەی کوڕی ئەبی موعەیت و چەند کەسێکی تر هاتن هەتا توانیان لە پێغەمبەری ئازیزیاندا یەکێکیان جلەکانی ڕادەکێشا یەکێکیان پاڵی پێوە دەنا بە شێوازێکی زۆر ناشرین پێغەمبەریان ڕادەکێشا عەلەیه الصەلاة وەسسەلام سێرکەن خۆشەویستەکانم ئێمە زۆربەی کات وا هەست دەکەین وا گومان دەبین کە ئەم ئیسلامە هەروە بە سادەیی بە ئاسانی گەشتووەتە ئێمە نا ئازیزەکانم ئەم ئیسلامە بەڕژاندنی دەریایەک فرمێسک دەریایەک خوێن ناڕەحەتی دەربەدەری هاوڵان سەرنانەوەی هاوڵان لە پێناو گەیاندنی ئەم دینەدا لە وڵاتی غەریبیدا بەو شێوازە بە ئێمە گەشتووە ئەفەرمێ وەڵڵاهی کەس جورئەتی ئەوەی نەبوو بەرگری لە پێغەمبەری ئازیز بکات صلی الله علیه وسلم فەرمێ پاش کەمێک چاوم لە ئیمامی ئەبوو بەکر بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە دوورەوە وەکو شێر هات بە دەنگی بەرز دەیفەرموو لە پێغەمبەری ئازیز عەلەیه الصەلاة وەسسەلام دوور بکەونەوە دەست هەڵبگرن لە ئازاردانی پێغەمبەری ئازیز عەلەیه الصەلاة وەسسەلام ئەتەقتولون رەجولا ئەن یەقول رەبی الله چیتانە بەسەر ئەم پیاوەوە ئایا ئێوە کەسێک دەکوژن تەنها تاوانی ئەوەیە کە دەڵێ ئەڵڵا پەروەردگاری بە حەقی منە فەرمێ هەر ئیمامی ئەبوو بەکر هاتە پێشەوە وازیان لە ئەشکەندەدانی پێغەمبەری خوایانە عەلەیه الصەلاة وەسسەلام بەربوونە گیانی ئەبوو بەکر ئیمامی عەلی دەفەرمێ بۆ چاوانەی خۆم عوقبەی کوڕی ئەبی موعەیتم بینی نعلێکی بەرز کردەوە و هەتا توانی کێشای بە سەر و بەڕوومەتی ئەبوو بەکری سیدیقدا ئەفەرمێ سوێن بەخوای پەروەردگار سەری ئەبوو بەکر ڕوومەتی یەک پارچە بوو بە خوێن کەس ئەبوو بەکری سیدیقی نەدەناسیەوە وا وردە وردە خوێن بە جەستەیدا دێتە خوارەوە ئالەو کاتەدا پێغەمبەری ئاعز عەلەیه الصەلاة وەسسەلام لەولاوە کەوتووە بە دەنگی بەرزە فەرمێ ئەرفەعوا ئەبا بەکر ئیمامی ئەبوو بەکر بەرزکەنەوە لەو ساتە دژوارەدا چەند کەسێک لە هۆزەکەی ئەبوو بەکر هاتن و طبعا ئێستا ئیمامی ئەبوو بەکر لە هۆش خۆی چووە ئیمامی ئەبوو بەکریان بەرز کردەوە و بردیانە ماڵەوە پاشان هاتنەوە بۆ لای عوقبە وتیان ئەبوو بەکر شتێکی لێ بەسەر بێت دەتکوژین بەدایکیان وت باوەڕ ناکەین ئەبوو بەکر بمێنێ ئەگەر هۆشی کردەوە کەمێک خواردن و
شلەمەنی بدەرێ بۆیت وردە وردە تەندروستی جێگیر ببێتەوە. خۆشەویستەکانم، سەیری خۆشەویستی ئەبوو بەکر بۆ پێغەمبەری ئاز عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەوەی کە چاوەکانی دەکاتەوە یەکەم وشەیەک لە زاری دێتە دەرەوە. ئەین رەسوول الله عليه الصلاة والسلام ماذا فعل برسول الله عليه أفضل الصلاة والسلام. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەکوێیە؟ چیان بە پێغەمبەری خوا کرد؟ ئایا پێغەمبەری خوا سەلامەتە صلی الله عليه وسلم یاخود نا؟ داکی لەو کاتەدا کە هێشتا موسڵمان نەبوو بوو وتی واز لە محەممەدە بێن عليه الصلاة والسلام لەسەر ئەو بەو شێوازەیان لێ کردیت و ئێستاش هەواڵی ئەو دەپرسی کاتێک کە خواردنی بۆیەنا سوێندی خوارد. هەتا هەواڵێکی دروستی پێغەمبەری ئازیز دەزانم دەم بە هیچ شتێکەوە نادەم. دایکی بەڵێنی پێیدا خواردنەکە بخۆ دوایی هەواڵی دەزانم. فەرمووی نەخێر. پاشان دەژێر فشاری ئیمامی ئەبوو بەکردا کە ئێستا خوێن بە جەستەیدا دێتە خوارەوە. دایکی نار بە شوێن فاتیمەی خوشکی عومەری کوڕی خەتاب کە موسڵمانبوونی خۆی ڕاگەیاندەبوو. لەو کاتەدا فاتمە هاتە خزمەتی ئەبوو بەکر. فەرمووی دەنگوباسی پێغەمبەری ئازیزم پێ بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام. بە ئاماژە بە ئیمامی ئەبوو بەکری فەرموو دایکت موسڵمان نییە و منیش ناکرێ لە بەردەم ئەودا موسڵمانبوونی خۆم ئاشکرا بکەم. پاش ئەوەی کە تێیگەیان کە بێخەم بە لە دایکم فەرمی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم تەندروستی زۆر باشە موجدە بێت. پاشان لە خۆشیدا ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ داوای لە هەردووکیان کرد. بەو شەکەتیە بەو تێکشکاویە هێشتا برینەکانی ساڕێژ نەبوون، هێشتا خوێن لە جەستەی دەچۆڕێت. هەردووکیان چوونە ژێرباڵی لەسەر خۆ بە شوێنەی بردیانە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستەکانم، ئێمە زۆربەی کات زۆربەمان ئاوات بە پلەپایە ئەو بەکری سیدیق دەخوازین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بەڵام بابیرێک بکەینەوە ئێمە هەرێک لە لای خۆمانەوە بەرپرسین بەرامبەر بەم ئیسلامە. ئەگەر خوێندەواری نەخوێندەواری کەسێکی سادەی بانخوازێکی مامۆستایەکی ئاینیت هەمومان بە ئەندازەی خۆمان بەرپرسیارین بەلغوا عنی وەلەو ئایە. ئایا ئێمە چیمان بۆ ئیسلامە کردووە؟ چ شتێکمان پێشکەشی ئەم ئیسلامە کردووە؟ دوای ئەوەی کە دەرگا لە ئەبوو بەکری سیدیق دەکرێتەوە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوازە ئەبوو بەکری سیدیق دەبینێ هاتووەتە خزمەتی باوەش دەکات بە ئەبوو بەکری سیدیقدا تێر تێر ماچی دەکات و فرمێسکی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بە ڕوومەتی پیرۆزیدا دێنە خوارەوە بۆ دڵسۆزی ئەبوو بەکر بۆ ئیسلامەکە و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام. سوێن بەخوا خۆشەویستەکانم، ئیمامی ئەبوو بەکر شایستەی ئەوەیە کە پێغەمبەری ئازیز باوەشی پیادا بکات و تێر تێر ماچی بکات و فرمێسکەکانی بۆ بڕێژێ. ئەمە فرمێسکی وەفاداری پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بۆ هاوڵە شیرینەکانی بۆ ئەو کەسانی کە لە پێناوی ئەمدا دووچاری ئاوارەیی ئازار ناڕەحەتی بوونەتەوە. خۆشەویستەکانم، دوای ئەوەی کە هەردووکیان بە یەکەوە دادەنیشن پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام بە دیمەنەکە دڵتەنگ دەبێت کە دەبینێ ئەبوو بەکر بەو شێوازەی لێکراوە لەم لاشەوە بۆش زیاتر ناڕەحەت دەبێت کە ئەبوو بەکر هێشتا خوێن لە جەستەی دەتکێت و بەو شێوازە بە ناڕەحەتی هاتوۆتە خزمەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ خەم مەخۆ، برینەکەم برینێکی زۆر سادەیە، ئازاری خۆت مەدە، خەمی بۆ مەخۆ، ئینشاڵڵا بە زووترین کات چاکە بمەوە. ورد ببنەوە خۆشەویستەکانم لە وەفاداری و لە هاوڕێیەتی نێوان پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام لەگەڵ ئیمامی ئەبوو بەکردا.
کوان هاوڕێکان، کوان هاوڕێ ڕاستەقینەکان. دەبێت ئەو ڕاستیە بزانین هاوڕێیەتی تەنها بریتی نییە لە ناردنی وێنە، ڕیزکردنی وشەی ڕەنگاوڕەنگ. ئیمامی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئێستا دەزانێت کە ساتی ئەوەیە بە کردار خۆشەویستی خۆی بسەلمێنێ بۆ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم. کاتێک دایکی ئەم دیمەنەیە بینێ، دیمەنی خۆشەویستی نێوان پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام لەگەڵ ئیمامی ئەبوبەکردا، زۆر بە دیمەنەکە سەرسام دەبێت بە خۆشەویستی نێوان ئەم دوانە. پاشان ئەبوبەکری سیدیق بە فرسەتی دەزانێ و دەکاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئەی پێغەمبەری ئازیز عليه الصلاة والسلام، دوعای هیدایەت بۆ دایکم بکە. پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم دەستەکانی بەرەو ئاسمان بڵند کرد و فەرمووی: اللهم اهدی ئومە ئەبا بەکر، اللهم اهدی ئومە ئەبا بەکر. خوای پەروەردگار هیدایەتی دایکی ئەبوبەکر بدە. ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ: سوێن بە خوای پەروەردگار، پێش ئەوەی کە پێغەمبەری ئازیز لە دوعاکانی ببێتەوە، دایکم فەرمووی: ئەشهەد ئەن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. لەو ساتەدا فرمێسکەکان بوونە دوو فرمێسک، خۆشحاڵیەکان بوونە دوو خۆشحاڵی بە مسلمان بوونی دایکی خۆشەویستەکەی پێغەمبەری خوا کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. خوای پەروەردگار لە گوناهی من و ئێوەش خۆش بێت، لە دوعای خێر بێبەشم مەکەن. تاکو دیدار. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.